كل محافظات العراق زيارة قبر السياسي والمجاهد الكبير مام جلال طلباني. هەمیشە سەرۆک مام جەلال پێش پرۆسە و دوای پرۆسەی ئازادی سەمام ئەمانی عێراق بووە. با سیاسەت و کارکردنی ئەو ڕاستی سەلماندووە. بەردەوام ڕوانینەکانی بە شێوەیەکی ئەرێنی بوون، نزیک بووە لە هەموو هێز و لایەنەکانەوە بەبێ جیاوازی. لە پێناو ئەو خزمەتەی بە گەلی عێراقی کردووە پێمان خۆش بووە وەک وەفایەک سەردانی مەزارەکەی بکەین. صمام أمان في كل الأداء وهو كان وسطي في كل الخلافات ضد النظام البائد ضد النظام الوحشي الصدامي. لەسەر مەزاری کەسایەتیەک وەستاوین کە هەمیشە دژی زوڵم و ستەمی ڕژێمی سەدام حسێن بووە. لە دوای پرۆسەی ئازادیش بە شێوەیەک حکمی کرد کە جێگەی ڕەزامەندی هەموو عێراقیەکان بووە. ئێستا و داهاتووی عێراقیش بەردەوام پێویستی بە کەسایەتیەکی لەو جۆرەیە. رحم الله الفقيد والحقه بالصالحين ونآخر دعوانا الحمد لله رب العالمين.